بەناوی خۆی گەورە مێهرەبان بەڕێزان ئامادەبوونی هێژا زۆر بەخێر بێن. سپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەم. سپاسی ئامادەبوونی مامۆستایانی بەڕێزی ئاینی لە هەموو ئاین و ئاینزا جیاوازەکانی ناو کوردستان دەکەم کە تەشریفیان هێنا و لێرە لەگەڵمانن. هەروەها سپاسی ئامادەبوونی مامۆستایانی بەڕێزی زانکۆکانش دەکەم کە ئەوانش لێرەن. سپاسی ئامادەبوونی هەر هەمووتان دەکەم. ئێمە پێویستیمان بە ڕێنمایی و بوچوونەکانی ئێوە هەیە، هەرچۆن توانیوتانە تاکو ئێستا بە ڕێنمایەکانی خۆتان کوردستان وەکو لانکەی ئاشتی و پێکەوە ژیان بپارێزن. هیوادارم بە هەمان شێوانەوەکانی داهاتووشمان بەو شێوەیە پەروەردە بکەن. دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم کۆنفرانسە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەکەم کە ئەم کۆنفرانسیان ڕێکخست بەم بوونەوە کە ڕۆژی نێودەوڵەتی بەرەنگاربوونەوەی وتاری ڕقوکینە. لە مێژووی مرۆڤایەتیدا و تا ئەمڕۆژ وتار و دروشمی دژمنکارانە و هاندانی تونند و تیژی کارەساتی گەورەی لێکەوتۆتەوە. لەم سەردەمەشدا کە سەردەمی پێشکەوتن و تەکنۆلۆژیایە، هێشتا ئەو جۆرە وتارانە مایەی نیگەرانین و لێکەوتەکانیشی زۆر بەرچاون و دەبینین کە لە زۆر وڵات و ناوچەی جیاجیای جیهاندا شەڕ و خوێنڕشتن بەردەوامە. بەڕێزان، هەروەک لە دروشمیان بۆ نێژ داهاتووە، کوردستان هەمیشە لانکەی پێکەوە ژیانی ئاشتیانە بووە. چەندین هەزار ساڵە کە ئەم دەڤەرەی ئێمە نەتەوە و ئاین و باوەری جیاجیای لە خۆگرتووە و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن بووەتە بەشێک لە کولتور و ڕێچکەی ژیانی ئێمە. لە زۆربەی دەڤەرەکانی کوردستان کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریان و ئەرمەن و عەرەب و موسڵمان و مەسیحی و ئێزدی وەجوو پێکەوە ژیان و لە ڕۆژانی تەنگانەدا یارمەتی یەکتریان داوە. من خەڵکی دەڤەرێکم کە مزگەوت و کەنیسە و کەنیشت لە یەک گوندە جێگەیان بۆتەوە. هەمیشە شانازی بەو کولتۆرە دەکەم و هەموو توانایەکیشم دەخەمە گەڕ بۆ هێشتنەوە پەرەپێدانی ئەم کولتورە جوانە. بەڕێزان، هەرچەند هەرێمی کوردستان ئەو ناوەند و لانکەیە بووە کە هەموو نەتەوە و ئاین و ئاینزایەک تێیدا هەستیان بە ئارامی و ئاسوودەیی کردووە، بەڵام بەداخەوە هەمیشە ئەم دۆرگە ئارامە کەوتوتە بەر هێڕشی هزری دژمنکارانە. هەمیشە هەوڵ دراوە ئەم کولتورەی پێکەوە ژیانەی هەرێم بشێوێنرێت و تەنانەت هەوڵی سڕینەوە و جێنۆسایدی نەتەوەیی و ئاینەکانی ناو کوردستان دراوە. مێژووی نوێی نیشتیمانمان گەواهیدەری ئەوەیە کە بەهۆی هزری شۆفینی و دژمنکارانە و حاشاییکردن لە بوونی نەتەوەی ئێمە وڵاتمان دووچاری چەندەها کارەسات و کۆمەڵکوژی گەورە بوویەوە. وێرانکردن و سووتاندن و زیندە بەچاڵکردن و ئەنفال و کیمیابارانکردن دەرەنجامی زاڵبوونی ئەو هزر و عەقلیەتە بووە کە نکۆڵی لە یەکسانی و دادپەروەری و دانان بە مافی نەتەوەکانی تر دەکرد. ئەمڕۆ زۆر لەو کەسولانانەی پەلاماری ئێمەیان دەدا نەماون، بەڵام ئێمە هەرماوین. ئەوەش بێگومان بەهۆی پاراستنی ئەو کەلتور و هزرەی پێکەوە ژیانەیە. هەموو لایەک دەزانن کە لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا وێڕای ئەو هەموو کوشتارەی لە هاونیشتمانیانمان کرا، بارزانی نەمر هەمیشە جەختی لەوە دەکردەوە کە ئێمە ڕێگە نادەین ئەو شەڕە ببێت بە شەڕی نێوان کورد و عەرەب، بەڵکو هەمیشە دەیوت کە شەڕی ئێمە لەگەڵ دەسەڵاتدارانی زۆردارە، نەک نەتەوەکان. لە کاتی ڕاپەڕینیش کە تەنیا 3 ساڵ بەسەر ئەنفال و کیمیاباراندا تێپەڕی بوون، بە هەزاران سەربازی عێراقی لە کوردستاندا بەدیل گیران، بەڵام جەناوی بارزانی بانگەوازی دەرکرد لەو کاتە کە ڕێزیان لێ بگیرێت و پارێزراو بن. ئێمە هەمیشە ئەم کولتورە جوانە دەپارێزین و وتاری ئێمە وتاری خۆشەویستی و پێکەوە ژیانی ئاشتیانە و ڕێزگرتن و بەرامبەری و یەکسانی و دادپەروەری دەبێت. ئێمە ڕێگە نادەین هیچ هزرێکی کینە و تونند و تیژی ئاوردەی ناو هەرێم بکرێت. بەڵام بەداخەوە کە دەبینین دەرس لە مێژوو وەرنەگیراوە.
و دیسان کەسانێک هەوڵی بڵاوکردنەوەی هزری شۆفینی و یەکترسرینەوە و خۆسەپاندن دەدەن. ئێمە بۆ دامەزراندنی عێراقێکی فدرال و دیموکرات زۆر سازشمان کرد. ئێمە بە هەموو توانایەکمان هەوڵماندا عێراقێکی نوێ ئاوا بکرێت کە هەموو پێکاتەکانی تێدا هەست بە بوونی خۆیان و پاراستنی ماف و تایبەتمەندیەکانیان بکەن. بەڵام لە بەرامبەردا دەبینین کە هێدی ئەو پرۆسەیە لە ڕێچکەی خۆی لادەدات و خەریکە عێراق بەرەو ئاراستەیەک دەبردرێت کە دووچاری ئەزمونە تاڵەکانی ڕابردوو ببێتەوە. دەبینین هەوڵی پێشەلکردنی مافە دەستوریەکانمان دەدرێت. دەبینین وتاری کینە و دژمنکارانە بەرامبەر هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە و بە شێوازێکی چاوەشەکارانە وا بڵاو دەکەنەوە کە پێشکەوتن و ئاوەدانی هەرێمی کوردستان لەسەر حسابی ناوچەکانی دیکەی عێراقە و بەو جۆرە دەیانەوێت خراپ بەڕێوەبردن و بەهەدەردانی سامانی گشتی و گەندەڵەکانیان بشاردنەوە. لەو ساڵانێک کە شەڕێکی تایفی لە زۆر شوێنی عێراق لە ئارادا بوو، هەرێمی کوردستان ببوو بە پەناگە بۆ هەموو لایەک. هەموو ئەو تایفانەی لە شوێنەکانی دیکەی عێراق یەکتریان دەکوشت لە هەرێمی کوردستاندا دەبوون بە هاوسەی یەکتر. لە سەردەمی جەنگی دژی تیرۆریستانی داعشیش بە سەدان هەزار خەڵکی ناوچەکانی دیکەی عێراق ڕوویان لە هەرێم کرد و تا ئێستاش زۆربەیان ئامادەنین کەمپەکان چۆڵ بکەن و بگەڕێنەوە شوێنەکانیان چونکە هێشتا هەست بە مەترسی دەکەن. ئێمە شانازی بەوە دەکەن کە کەلتورێکی وامان هەیە و بە هەمومان دەبێت هەوڵ بدەین پەرە بە هزر و گیانی پێکەوە ژیان بدەین. داواشمان لە خەڵک و بەرپرسانی دڵسوزانی ناوچەکانی دیکەی عێراقە کە ڕێگە لە بڵاوکردنەوەی هزری توندوتیژی و نکۆڵیکردن لە یەکتر بگرن و پند لە مێژوو خوێنەوەی عێراق وەربگرن. بە هەمومان پێکەوە کار بکەین بۆ چەسپاندنی ئاشتی و تەبایی و توانەکانمان بخەینەگەر کە نەک هەر لە هەرێم و عێراقدا بەڵکو لە هەموو ناوچەکە و لە جیهانیشدا ببین بە فاکتەری چەسپاندنی ئاشتی و نەهێشتنی جەنگ و خوێنڕشتن. بەڕێزان، لە کۆتاییدا پێویستە جەخت لەوە بکەینەوە کە پابەند بوون بە دەستوری عێراق تاکە گەرانتی سەقامگیری و پاراستنی مافی هەموو پێکاتەکانی عێراقە. کوردستان و هەموو پێکاتەکانی دووچاری چەندین هەوڵی پاکتا و سڕینەوە بوونەوە، وەک ئەنفال و کیمیاباران و داگیرکردنی زەوی و زار و گواستنەوە و سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی. بۆیە بە پێی دەستور دەوای قەرەبۆی ئەو هەموو ستەمە دەکەین کە لێمان کراوە. کێشەی ئێمە تەنیا کێشەی موچە و بابەتی دارایی نییە. ئێستا زۆربەی مافە دەستوریەکانی ئێمەیان پشتگوێ خستووە و پێشێل کردووە. نمونەی هەرزەقیشەوەیە کە تا ئێستا لە کەرکووک و دەوروبەری جوتیارانی کورد و تورکمان هەڕەشەیان لەسرە و زەوی و زاریان لێدا گیر دەکرێت کە چی دەیانەوێت هەموو مافەکانی ئێمە لە بابەتی داراییدا بچوو بکەنەوە، ئەوجا ئەم بابەتەش لە دژی ئێمە بەکاربێنن. داوام لە دەسەڵاتدارانی بەغدا ئەوەیە کە ڕێز لە دەستور بگرن و وانە لە مێژوو وەرگرن. ئەوەی بە ئاشتی و سەقامگیری دەتوانین بەدەستی بێنین بە شەڕ و ستەم و خۆسەپاندن نایەتە دی. داوام لە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و لایەنە سیاسیەکانی هەرێمیش ئەوەیە کە خەبات و قوربانیدانی گەلەکەمان لەبیر نەکەن و بە هابەرزەکانی خۆیان لەژێر هیچ فشار و بۆ بەرژەوەندی تەسک لەدەست نەدەن و بەردەوام بن بۆ پەرەپێدان بەو کولتورە و ڕێزگرتن لەو بەها پیرۆزانەی کە هەمانە لە پێناو نیشتیمانێکی گەشەسەند و بەهێز. ئێوە هەر شاد و کامەران بن، کوردستانی شەراوەدان بێت.